850 ژنی هەڕەشە لێکراومان چارەسەر کردووە بە داتاوە پێت ئەڵێم لە ساڵی 99 تاوەکو ئێستا. هەستەکەم کە توندوتیژیەکان ئەسڵ گۆڕاون و خراپتر بوون و هەتا وای لێ هاتووە بەرامبەر بە لاشەکانیش ینی سوکایەتی ئەکرێ. ئێمە وەکو خۆمان ئەندامێکمان ئەگەر بزانین لەو شێوەکاری کردووە لە ناو ڕێکخراوی یەکێتیش نانەجێ نابێتەوە. بەڵێنی ئەوە ئەم کام کچە ناکوژم. ئەمە چیە پارچە کاغەزە چییە؟ یعنی چی هیچ شتێک نییە، هیچ شتێک ناگەێنێ بابی. ئایا ڕێکخرا و دامەزراوەکانی تایبەت بە بەرگری لە ژنان توانیویانە توندوتیژی بەرامبەر بە ژنان کەم بکەنەوە؟ ڕۆژێک لە ڕۆژان لە پێش ڕاپەڕینەوە گەر تەمەنیشمان نەبێت کە سوکارمان بۆمان ئەگەڕنەوە نەمان بیست کچێکی 15-16 ساڵ لەلایەن براکەیەوە دووگیان بکرێت و پاشانیش بە بیانووی سڕینەوەی ئەو ئارەی کە خۆیان دروستیان کردووە بکوژرێت. ئێمە لەسەر مافیژن، لەسەر داوای ژن، لەسەر کوشتنی ژن، لەسەر هەموو شتێک ئێمە هاتووینەتە سەر دەنگ و دەنگمان یەک بووە کە ڕێپێوانێک دەبێت 20 ژن زیاتریتیانی ئەوی کێمەی پیاوە. ئاخدیک باشە تۆ ئەم هەموو ئەندامەت هەیە بۆ نەهێنیتە سەرجادە. دوو جار بیر بکەرەوە شەوی دووشەممە کاتژمێر 8:30 خولەک.